بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. هەرێمی کوردستان بە کۆمەڵەیەک کێشەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە بەرەو ڕیفراندۆم هەنگاو دەنێت و هیچ هەنگاوێکی عامەریش لە سەراستی ناوخۆ و هەرێمایەتی نێودەوڵەتی بۆ پرسی ڕیفراندۆم نەکراوە. لە یەکەم کاریشدا ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کە لە بەشێک لەلایەنە سیاسیەکان پێکهاتووە سەردانی وڵاتانی ئەوروپا دەکات. بە میواندارێک لە بەڕێزان لە سلێمانیەوە نەسڕوڵڵا سورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگە سەرەتا بچینە لای کاک نەسڕوڵڵا سورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کە لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک نەسڕوڵڵا سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. دوایین هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەسەلەی ڕیفراندۆم چییە و بەشێک لە شەقام و لایەنەکان ژڕەخنن لەوە دەگرن کە هەڵوێستێکی ڕوون و یەکلاکەرەوەتان لایەک بەشداری کۆبوونەوەی کۆمیتەی ڕیفراندۆم دەکەن، لایەکیش باز دەکەن تا پەرلەمان کارە نەکرێتەوە بەشداری ڕاپرسی ناکەن. قوربان گیان من گوێم لەنە لە پرسیارەکەی بووە بەڕاستی دەنگ نییە لای من، زۆر زەعیفە. بەڵێ سەبارەت بە دوایین هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چیە لەسەر مەسەلەی ڕیفراندۆم؟ یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستێکی ڕوونی هەیە دەربارەی پرۆسەی ڕیفراندۆم؟ بەڵێ وەلەو دەنگەکە هەر زەعیفە بەڵام تێگەیشتم لە پرسیارەکە. طبعا بەنسبەت هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕیفراندۆم ئەوە بوو لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە 18/6
بڕیاردرا لە کۆبوونەوەکە کەوا ڕیفراندۆم بەم جۆرە دەبی بێتەکردن. یەکەمینیان کاراکردنەوەی پەرلەمان بەبێ مەرج، دووەمینیان کۆدەنجی نیشتیمانی لەسەر بێ، سێمینیان ناوچە دابڕێنراوەکان بکرێ. ئەمە مەرجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون بۆ ڕیفراندۆم و ئەگەر بێت و پەرلەمان کارە نەکرێتەوە بەبێ مەرج بە هیچ شێوەیەک نە ڕیفراندۆم سەرەگرێ و نە ریفراندۆمی ئەترافی پێ ئەکرێ و بە ریفراندۆمێکی تەبیعی نازانین و یعنی بۆ ئەم مەسەلەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستەکەی خۆی دیاری کردو و بە ڕوون و ئاشکراش بە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەڵێن ئەمە مەرجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ڕیفراندۆم. ئەوە معنای ئەوە نییە کەوا یەکێتی نیشتیمانی دژی ریفراندۆمە، بەعەکسەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەموو حیزبێک لە ساحەی کوردستان ئەو شیعارەی چارەی خۆنووسینی هەڵگرتووە و لە ساڵی 1970ەوە، بەڵام ئێستا دەمانەوێت ریفراندۆم بە شێوەیەکی یاسایی بێتەکردن، بە شێوەیەک بێتەکردن کەوا هەموو خەڵکانی دەرەوە و دۆست و دوژمن داری پێدابنێ ڕۆژێک لە ڕۆژان و هەموو مەرجەکانی تیابێ. بەڵێ کاک نەسروڵڵا، بەڵام سەبارەت بۆی کە بۆچی یەکێتی نیشتیمانی کە بەڕێز دەڵێم هەڵوێستی ڕوونە تا پەرلەمان کارە نەکرێتەوە پێوە پرۆسەکە سەرکەوتنای، بەڵام سەبارەت بە بەشداری ئێوە بۆ نمونە جێگیری بە قوبات تاڵەبانی کە پارتی دەڵێ وەکو نوێنەری یەکێتی بەشداری کردووە، ئێوە دەڵێن وەکو جێگیری سەرۆکی حکوومەت بەشداری کردووە، بەشداری دکتۆر نەجمەدین کەریم کە ئەمڕۆژ لە ئەندامی وەفدەکەیە بۆ پەرلەمانی ئەوروپا کە سەدانی پەرلەمانی ئەوروپا دەکەن. یعنی ئەمە پەیوەندی بە چێوەیە؟ حەزەکە بە جەلابت بڵێم بەشداریکردنی کاقوبات تاڵەبانی لەسەر ئەساسی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و وەکو معلوماتیشمان بی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێرە نییە. بەنسبەت بەشداریکردنی دکتۆر نەجمەدین کەریم بە ئەتیبار پارێزگاری کەرکووکە و دەبێ ئەو بزانی دەربارەی ناوچە دابڕێنراوەکان چ یاسایەک چ قەرارێک چ ئەوە هەبێ. ئەمە یەکێتی نیشتیمانی بە گوێرەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی ئەم دوانە هەر یەک بە سیفەتێک چووە نەک بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کەواتە ئێستا یەکێتی نوێنەری نییە بە وتەی جەنابەت لە کۆمیتەی ریفراندۆم؟ هەتا ئێستا دیاری نەکراوە، کەس دیاری نەکراوە، لەبەر ئەوەی ئێمە پێمان وایە کارەکردنەوەی پەرلەمان کۆتایی بەم ئیشکالە دەینی کەوا هەیە و ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەری خۆی بۆ ڕیفراندۆم دیاری دەکات. بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە دەڵێن بۆ نمونە قوبات تاڵەبانی نەجمەدین کەریم بەرپرسانی پارتی دەڵێن نوێنەرایەتی یەکێتی دەکەن، ئێوە سەبارەت بەم پرسە چی دەڵێن؟ من نازانم تا چەند ئەو دەنگۆیانەی کە هەیە ئەمە هەر خۆی لەوێ لە دوای کۆبوونەوەکە هەندێک شت بەڵاو بووە کە ئەمانە بە ناوی یەکێتی چووینە، بەڵام ئەو دوو بەڕێزە هەر لە سەرەتاوە هەر کەسەک و ئەوەی خۆی دیاری کرد نیازی خۆی دیاری کرد و لێشیان پرسراوە ئایا ئێوە بۆ بەشداریەکەن، هەردوو سیفەتی خۆیان گوتووە بەو سیفەتانە بەشداریەکەن، کەس نەیگوتووە من بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری دەکەم و ئەگەر پێم وایە ئەگەر لە هەردووشیان ئێستا بپرسی عینی قسەکەی من دووبارە دەکەنەوە. بەڵێ سوپاس دەکەم، دواتر ڕێمەوە لای بەڕێز دەگەر بچین لای کاک شوان ڕابەر لە هەولێرە و کاک شوان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بە مەسەلەی ریفراندۆم بەڵامبەر لەوە دەمەوێت پرسیارێک لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان مامۆستا عەلی باپیر و سکرتێری مەکتەبی سیاسی پارتی لە بەڕێزان بکەم. ئایا کۆبوونەوەکە لەسەر چی بوو و تەورەکانی کۆبوونەوەکە چی لە خۆ گرتووە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت کاک حەچیم بۆ بەرنامەکەتان. بەڵێ ئەمڕۆ کاک فازل میرانی سکرتێری پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێر سەردانی بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیری کرد ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە سەردانەکەدا لە کۆبوونەوەکەدا بە یەکەوە کۆمەڵێک پرسیان تاوتوێ کرد مەسەلەی ریفراندۆم و مەسەلەی هەڵومەرجی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستان و ناوچەکە کە چ گوزەرێەوە مەسەلەی پەرلەمان و
چاکردنی گوزەرانی خەڵک و ئەو شتانە. دیارە زیاتر لە لای پارتی ئەمڕۆ گرنگی بە مەسەلەی ئەنجامدانی ڕیفراندۆم دەدرێواتە ئەوان ئەویان لەلا شتێکی پێویست و ئەولەویەتە لە هەمان کاتدا لە هەمبەر لە لای کۆمەڵی ئیسلامیش بە شروط و ضەوابیتی خۆی مەسەلەی ئەنجامدانی ڕیفراندۆم شتێکی گرنگ و پێویستە، بەڵام زیاتر تەرکیز و گلێر دەخاتە سەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان و چارەسەرکردنی کێشەی سیاسی و کێشەی کۆمەڵایەتی و ئابووری، بە تایبەتیش لە ڕووی ئابووریەوە کە ئەمڕۆ کە هەرێمی کوردستان تا ڕادەیەک باروگوزەرانی خەڵک زۆر خراپە، زۆر بە گرنگ و بە پێویستی دەزانی کە بارودۆخی گوزەرانی خەڵک چاک بکرێتەوە. ناکرێ ئێمە بەم جۆرە ئەزمە و کێشە هەمەلایەنانە بچینە ناو پرسەیەکی گرنگتر و چارە نووساستری نادیار کە ئەویش مەسەلەی ئەنجامدانی ڕیفراندۆمە. بۆیە لە لای کۆمەڵی ئیسلامی لە لای بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەم شتانە بە جددی باس کراوە و زۆر گرنگیشی پێدراوە، نەک لەم کۆبوونەوەی بەڵکو لە دەرەوەی کۆبوونەوەکانیش لە ئەدەبیات و پەیامی مامۆستا عەلی باپیر کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆژانە گوێبیست لێدوانەکانیان دەبن کە مامۆستا عەلی باپیر زۆر لە خەمی چاکردنی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانە، بە تایبەتیش لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری و هەروەها کاراکردنەوەی پەرلەمان. سەبارەت بە هەڵوێستەکانی کۆمەڵ، ینی ئایا هەڵوێستەکانی کۆمەڵ لەم کۆبوونەوە یاخود هیچ گۆڕانکارێک بەسەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی داهاتووە سەبارەت بە مەسەلەی دۆخی هەرێم و مەسەلەی ڕاپرسی؟ هەڵوێستەکانی کۆمەڵ بێگومان تا ئەمڕۆژ زۆر دیار و ڕوون و جێگیرن. لە ڕابردوو تا دەگات ئێستا هەمیشە لە بەیاننامە و بەلاغ و لێدوان و مێزگەردەکان دووپات کراوەتەوە کە کۆمەڵی ئیسلامی ئەو هەڵوێستانەی کە هەینی بە هەڵوێستێکی شەرعی و بە هەڵوێستێکی مەسئولانەی دەزانێ، هەم لە ڕوانگەی دینەوە پێی شتێکی زۆر باش و شەرعی و ڕەوایە، واتە لە ڕوانگەی منتەڵەقی ئیسلامی بوون و مسلمان بوونمانەوە کە ئێمە لایەنێکی ئیسلامین بەڕاستی دەبێ هەمیشە لە خەمی خەڵک دابین، خزمەت بە خەڵک بکەین، حزب و حکوومەت و حکومڕانیمان بۆ خەڵک بی، لە پێناو خەڵک بی، چونکە ئێمە ڕۆڵەی ئەو گەڵەین لە بیرمان نەچی لە نێو ئەو گەڵە دروستبوون بۆ ئەم گەڵە دروستبوون ناکرێ کاتێک کە گەیشتینە حکم و دەسەڵات و خۆشی ئامانجەکانمان گوم بکەین. بۆیە کۆمەڵ هەمیشە قەناعەت و بڕوای بەوەیە کە بەرگری لە خەڵکی مەزلوم و چەوساوە بکە، قەت لەگەڵ زوڵم و زۆرداری دانەبێت، جا ئەو زوڵم و زۆرداریە لە هەر شوێک بی و یا هەر چێک بیکاتن. مەبەستم لەوەیە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بمانەوێ نەمانەوێ حکومڕانیەکی ستاندار نییە، هەندێک کەم و کوڕی و مەشاکیل و نەعەدالەتی و فەرق و جیاوازی لە کۆمەڵێک کەرت و بوارەوە پیادە و پەیڕە دەکرێن، بەرجەستەن بەرچاون، خەڵک هەستی پێدەکات لەسەرەوە زۆر جار دەنجی ناڕەزایشی لێ بەرز دەبێتەوە. لە ڕوانگەی نەتەوەیشمانەوە بە هەمان شێوە لە ڕوانگەی نەتەوەی حکومڕانیشەوە ناکرێ ئێمە حزبێکی سیاسی بین لە نێو خەڵک دروست بین بۆ خەڵک دروست بین، بەڵام خوا نەخواستە خەڵک چەواشە بکەین و ناپاچی و خیانەت ناڕاستی لەگەڵ خەڵکدا بکەین. کاتێک کە دروست بووین دەنجی خەڵکمان پێویستە داوای لێ بکەین، هاواری بۆ بکەین، پەنای بۆ بین، لێی بکڕین. کاتێک کە دەشگەینە پلەپایە و مەسئولیت ئەوە کۆمەڵ بی هەر حزبێک بی شتێکی ناحەقە ناشەرعیە ناڕەوایە پێچەوانە لەگەڵ خەڵکی خۆی بکە. ئێمە لەو دوو ڕوانگەیە و لەو دوو سۆنگەیەوە کۆمەڵی ئیسلامی خۆمان بە مەسئول دەزانین لە بەرامبەر ئەو میلەتە. بۆیە تا ئێستاش کۆمەڵی ئیسلامی لەسەر هەڵوێستەکانی خۆی سوورە بەو مانایی هەڵوێستەکانی کۆمەڵی هیچ هەڵوێستی ناشەرعی و ناحەق و نایاسایی نین تا تەنەزولی لێ بکا و پێی شەرمەزاربی، بەڵکو هەڵوێستەکانی جوامێرانن شامێرانن لە پێناو خزمەتکردنی خەڵکن، تەنانە زۆر جار لە پێناو هەڵوێستانە باجیشی داوە یاخود زەرەری شەخسی و حزبیشی کردووە، بەڵام زۆر بە ئاسایی و بە ئەسپایی و بەڕەوای زانیوە با خەڵکیش تەبعاً لێرەدا حکم بداتن کە فعلاً کۆمەڵی ئیسلامی و هەڵوێستانەی کە هەن کاتێک کە کۆمەڵ دەڵێ پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە
چنا حەقیەک دەکا لە بەرەوەی پەرلەمانێکی مڕەشەحە منتەخەبە دەستگایەکی شەرعیە نوێنەری گەل و میلەتە ئەگەر ئێمە باسی سیاسە سالاری و سەروەری یاسا دەکەین باسی حکوومەتی هاوڵاتی و مەدەنی و شارستانی دەکەین بەڕاستی ناکرێ بێ پەرلەمان بێ یاسابین بێ دادگابین بێ حکوومەت بین بەڵام ئەو حکوومەت و پەرلەمانش دەبێ کارابی هی هەمووان بێ و هەروەها بڕیاری هەمووانی تێدا بێ و بە یاسا و بە شەرعیەت بەڕەوا هەنگاو بنێ و کار بکە کەچی ئێستامە دەبینین پەرلەمان لە کاردانە یعنی کە کۆمەڵ داوای کاراکردنەوەی پەرلەمان دەکا ئەوە خراپ نییە ئەوە خراپە کە خوانەخواستە ئەگەر لایەنێک یا کەسێک داوا بکە کە پەرلەمان نەخرێتەوە کارچونکە هەموو خەبات و خوێنی ڕابردووی ئێمە و لایەنە سیاسەکان لە پێناو ئەوە بووە کە خاوەنی حکوومەتێکی ستانداری میلی بین بەڵام ئێستا کە گەیشتینە ئەو قۆناغە بێن بەدەستی خۆمان ئەم کۆرپێواتە ئەم پەرلەمانە خوانەخواستە لەبار ببێن شتێکی خراپە. بەڵێ سوپاس دەکەم. کاک نەسروڵڵا پێشتر بەڕێزت باس لەوە کرد ئێوە تاکو ئێستا نوێنەرتان بۆ کۆمیتەی ڕێفراندۆم دیاری نەکردو بەڵام هەندێک زانیاری باز لەوە دەکەن کە پێش کۆبوونەوەکەش بە نەجمەدین کەریم بە دکتۆر نەجمەدین کەریم لەلایەن بەرپرسێکی باڵای وتراوە کە بەشداری کۆبوونەوەکە نەکات بەڵام هەر بەشداری کردووە ئەم زانیارە ڕاستن؟ من بەڕاستی نازانم ئەوەی معلوماتی مەهەبی ئەو معلوماتانە کە ئێمە بەڕاستی ئەو ڕۆژێکەوە بڕیار درراەوە بوو هەتا نیمچە کۆبوونەوەیەکیش کرا و مەجموعەیەک ئیمزاش کۆکرانەوە لەو مەسەلەیە کە ئێمە بەشداری ناکەین و ئەوەی بەشداریش بکە تەنها نوێنەری خۆیەتی ئەمە کرا پێش کۆبوونەوە کە ڕۆژی هەینی بابڕ بەڵام وەلەو کاتیش باسی ئەو مۆزوع کراوە کە ئەوەی بچی بۆ ئەو کۆبوونەوەیە نوێنەری خۆیەتی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بەڵام کە جەنابی دکتۆر نەجمەدین وەکو محافزی کەرکووک ڕۆی بۆ کۆبوونەوەکە و وەلەشی شاردەوە و گوتی ئێمن لەبەر ئەوەی ئەو ڕیفراندۆمە لە ناوچە دابڕێنراوەکان دەکرێت کەواتە ئەو زەروریە لەوێ بێ چونکو وەکو ئەوەی کەوا محافزی یەک لە وشارە گرنگانەیە کەوە کێشە لەسرە هەتا ئێستا کە یەکلایی نەبووتەوە و بە جەنابی کارقوباتیش وەکو جێگری سەرۆکی حکوومەت بەشداری کردووە ئەمە لەبەر ئەوەی ئەو معلوماتە لە غەیری ئەو معلوماتانە من هیچ معلوماترم شخصی نەبیستووە کەوا داوای لێکرابی و نەچی و بچی و ئەمە بەڕاستی من بۆ خۆ معلوماتم نییە ئەگەر لابەلا شتێک بوویبی ئەوە مەسەلەیەکی تر. بەڵێ زۆر باش کەواتە تاوکو پەرلەمان کارە نەکرێتەوە یەکێتی نیشتیمانی نوێنەرەکەی خۆی بۆ کۆمیتەی ڕیفراندۆم دیاری ناکا و بەشداری ڕیفراندۆمیش ناکا؟ بڵێ ئەجە لەوە عەرزی جەنابەت کەم بەنسبەت ئێمە هەم نەخشە ڕێگایەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تێیدا تاکید کراوەتەوە لە ساوم خاڵە هەم لە ئەنجامی کۆبوونەوەی سەرکردایەتی لە 6 و هەمیش لە کۆبوونەوەی ئەگەر دوێنێ متابعەتان کردبی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان جەخت لەسەر ئەو مەسەلە لە هەموو ئەو شوێنانە جەخت لەسەر ئەو مەسەلەیە کراوەتەوە ڕیفراندۆم دەبێ یاسایەکە لە پەرلەمانی کوردستان دابدرێ بۆ ئەو مەبەستە دەبێ پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە بەبێ نەرجیش کارە بکرێتەوە ئیتر ئەمە ڕێی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بۆم عەرزم کردی لەم سێ شوێنە لە نەخشە ڕێگا کۆبوونەوەی سەرکردایەتی و دوێنێ لە کۆمیتەی یاخود سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی. بەڵێ کەواتە ڕوون بێ ئەگەر پەرلەمان کارە نەکرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری لەم پرۆسەیە ناکا؟ بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم و لای بەڕێز کاک نەسروڵڵا کاک شوانەگەر بگرێم و لای بەڕێزت سەبارەت بەو کۆمیتەی کە ئێستا پێکاتووە کە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی تێیدا بەشدارین پێتان وایە ئەم کۆمیتەیە نوێنەرایەتی هەرێم دەکات کە بۆ نمونە سەردانی وڵاتانی دەرەوە دەکات سەردانی یەکێتی ئەوروپا و سەردانی بەنیازە عێراق و وڵاتانی دراوسێش بکە نوێنەرایەتی هەرێم دەکات یاخود نوێنەرایەتی حیزبەکان دەکات ئەم کۆمیتەیە کە پێکاتوو؟ بەڵێ
خۆی پێویستە پێشەشی باسیەوە بکەین کە چۆنیەتی پێکهێنانی ئەو کۆمیتەیە لەکوێوە سەرچاوە گرت وە چۆن سەرچاوی گرت ئەوە بوو لە کۆبوونەوەی پیرمام کە هەندێک لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەشداریان لەم کۆبوونەوە کرد کە کۆمەڵی ئیسلامی یاخود گۆڕان تێیدا بەشدار نەبوون لەو کۆبوونەوەیە ئەو مەفهومەش ڕاست بکەینەوە هەندێک جار لە میدیاکان باس لە ڕقم دەکرێت باز دەکرێت ئەوەندە حزبە باسییان بەشداریان لەو کۆبوونەوەیە کرد بەڵام تەنیا دوو حزبنا دەبێ ئەوە بزاندرێت لە بیر نەکرێت کە کۆمەڵی ئیسلامی زائیدەن گۆڕان یەکسانە بە 30 کورسی یەکسانە بە سەدان هەزار دەنگ وێڕای ئەوەی کە ئەگەر بێت و بەم شێوەیە ئەم کۆمیتەیە بڕوە یا پرسی ریفراندۆم بڕوە کە تا ئێستا بە ڕێی بەڕێز کاک نەسڕوڵڵاش کە ئاعتراف بەوە دەکات تا ئێستا یەکێتیش ئەندامی بۆ دانەناوە بە تەئکید ئەگەر بێت و ئەم پرۆسێ تۆخ نەکرێوە تو نەکرێتەوە واتە هەمولایەنەکان لەسەری کۆدەنگ نەبن ڕەزامەندی هەمولایەنەکان بەدەستنێ هەمولایەنەکان تێیدا بەشداری نەکەن بەڕاستی لێرە و لەوێش ڕۆژانە لە میدیاکان گوێبیستی ئەوە دەبین کە خەڵکێک وەکو جەماوەر لە پێناو مافی خۆی لە پێناو حەق کە خۆی بە ئەحەق دەزانی بەڕاستی خەڵکێک زۆر زبر و زوێرە یعنی گوێمان لێ دەبن کە زۆر کەس دەڵێ بە هیچ شێوەیەک بەشداری لەو ریفراندۆمە ناکەین لە بەرەوەی ناحەقی هەیە نەعەدالەتی هەیە نانمان براوە یعنی ئەمنیەتمان مافمان دابین ناکرێ کەواتە ئەم کۆمیتەیە کە ئێستا هەیە یعنی یەکێتیش کە تەڕەفێکی سەرەکیە بەڕاستی وە پارتیش لە مقابلدا زۆر دڵی بە حزور و وجودی یەکێتی خۆشە یەکێتی لێدواندەرەکانیان بە شێوەی فەرمی وا دەڵێن کە تا ئێستا بە فەرمی ئەوان ئەندامیان دەستنیشانی نەکردووە هەرچەندە ئەوەش جێی پرسیارە لە لای خەڵک کە لە کۆمیتەی مەسەلەن بڵێن دوو بەڕێز یا یەک بەڕێز بەشداری دەکاتن بەڵام خەڵکێک لە یەکێتی دەڵێن ئەوانە وەکو فەرمی نییە و نوێنەراتی یەکێتی بۆ کۆمیتەکە ناکەن بەڵام بە شێوە ئەوە وەکو نوێنەری مەنتیقەیەک یا حکومی و ئەوانە بەشداری دەکەن بە هەر حاڵ تا ئێستا کۆمیتەکە نەقسی هەیە ئەگەر بمانەوێ نوێنەری هەموو خەڵکی هەرێمی کوردستان بی و ریفراندۆم بە شێوەیەکی یاساوی ستاندار بەڕێوە بچی و دەرەنجامەکەشی باش و معتەرەف بی بە تەئکید دەبێ یەکەم هەنگاو لە کاراکردنەوەی پەرلەمان دەست پێ بکرێت چونکە کاراکردنەوەی پەرلەمان هەم شەرعیەتدانە بە دەنجی خەڵک هەم دروستکردنی ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکانە وەلانانی کۆمەڵێک خلافاتە و ئەگەر یاساش بۆ دەرکردنی ئەنجامدانی ریفراندۆم دەرکە ئەوەش خۆی لە خۆیدا ئەو کاتە پرۆسەیەکی چارەنووسازی وەکو ریفراندۆم بە یاسایی دەکرێت ئەگەر نا بە پێچەوانەوە هەم لە نێوخۆ سبغی یاسایی وەرناگری هەمیش لە دەرەوەش لەوانەیە ئەجهیزەی دووەلی قانونی ئاعترافێکی ئەو تۆی پێنەکەن بۆیە نەقسە پێویستە بەڕاستی یعنی هەرچی زووە هەوڵ بدرێ کۆدەنجی نیشتیمانی لەسەر دروست بکرێ بەڵام ناکرێ لە پێناو ئەوەی کە بەیانی گۆڕانیا کۆمەڵ بەشداری بکە بەڵام ئەو داواکاریە شەرعی و یاسایانەی کە گۆڕانیا کۆمەڵ دەیکا وەکو کاراکردنەوەی پەرلەمان ئەوە بەهەن هەڵ نەگیرێ و ئەوە زۆر ئەوە باز دەکرێ زۆر کەس محامی ئەوێ وەڵا کاکە ریفراندۆم لەسەروی هەموو شتێکە زۆر گرنگە بە ئەوە بکەین شتەکانی تر وەلا بنێ یعنی بەڕاستی ئەم قسەیە پێچەوانەی زۆر شتە پێچەوانەی خەبات و کردداری زۆرێک لە حزبەکان و خۆمانە لە ڕابردوو بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەرم و لای بەڕێز و کاک نەسڕوڵڵاش بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبەرکە دەگەڕین وڵاتان لەگەڵ مامێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی 8 مانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا بە بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 76 50 070 955 76 60. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک نەسڕوڵڵا ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێستان، پێشتر پرسیاریەوەم لە بەڕێستان کرد کەواتە یەکێتی نیشتیمانی تاوەکو و پەرلەمانی کوردستان بەوێ مەرج کارە نەکرێتەوە بەشداری ریفراندۆم ناکات وە پێی وایە بەم شێوەیە ریفراندۆم سەرکەوتوو نابێت؟ بەڵێ ئەمە بڕیاری وەکو عەرزم کردی بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیە کەوا یەکێتی ئەو کاتە بەشدارە بێ کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەبێ مەرج و کۆدەنجی نیشتیمانی لەسەر بێ و لە ناوچەدا بەڕنێراوەکان ئەنجام بدرێ. ئەمە مەرجەکانی یەکێتی دەتوانم بڵێم ئەو یعنی ئەوە ڕای گشتی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. و من پێم وایە هەر کەسێک بە پێچەوانەی ئەو ڕایە ئیش بکە یا خۆت کار بکە تەمسیل لە یەکێتی نیشتیمانی کوردستان ناکە. هەر تەمسیل لە یەکێتی نیشتیمانی کوردستان ناکە بەپێی پەیڕەوی ناوخۆیەوە لێپرسینەوەی لەگەڵ ناکەن ئەگەر مادەم ئەمە ڕای فەرمی و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە؟ بەخۆی بە تەئکید وایە ئەمە بۆ ئەم بەسەرەیە کۆبنەوە لەوانەیەش من پێم وایە کۆبنەوەش بکرێ، کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی لەو نێزیکانە بکرێ و ئەم مەسەلانەش دووبارە باز بکرێتەوە و چونکو با من یەکشت پێ بڵێم هەر کەسەکە گە بە ناوی خۆی بچی و بەشداری بکە ئەمە خۆی چونکو ئەتو جەماوەری یەکێتی گوێ لە شێ ڕادەگری گوێ لە سەرکردایەتەکەی خۆی ڕادەگری. سەرکردایەتی ڕئیسیبی ئەوەیە کەواتە بچی و نەچی بە قەناعەتی من هەروەکو یەک وایە. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە ئەو شاندەی کە بڵێ ئەنجومەنی باڵای ریفراندۆمە پێکاتوە کە بەڕێز دەڵێت نوێنەری فەرمی یەکێتی نیشتیمانی تێدانیە ئێستا کە سەردانی وڵاتان دەکا پێ دوایە ئەم کۆمیتەیە نوێنەرایەتی و خەڵکی کوردستان دەکات یاخود ئەم کۆمیتەیە کە پەرلەمان دەنگی پێنەداوە شەرعیەتی هەیە بۆ بۆچوونیەوە؟
کە ئێمە دەرێن کۆدەنجی نیشتیمانی مەبەستمان دیارە جگە لە یعنی ئەبێ هەموو حیزبی سیاسی هەموو کەسایەتی هەموو خەرکی کوردستان هەموو جەماوەری کوردستان کۆدەنگ بی لەسەر ئەم مەسەلەیە اینجا نەجاحەت دێنێ ئەگەر وانە بێ من قەنەعەت نییە نەجاحەت بێنێ سبێنێ تۆ ئەگەر ڕیفراندۆمەکەت کرد فەرەزنە 150 شتینە ئەمە ڕیفراندۆم حیساب ناکرێت چونکە ئەتو ملت دەکەێنی دوو بەش وەکو ڕیفراندۆمەکەی تورکیای لێدێ کە ئێستا 141 بە 49ە ئەم ڕیفراندۆمە تورکیای کردە دوو بەش ئێستا کەواتە ئەو ڕیفراندۆمەی ئێمەش ئەگەر کۆدەنجی لەسەر نەبێت نەتیجەکەی هەروە دەبێ بەڕێی من پێ دوای ئەگەر کۆدەنگی لەسەر نەبێت کە پێشتر لە 2005 ڕیفراندۆمێکمان زۆرێک لە ڕیفراندۆم بۆ جیابوونەوە کرا لە سەدانەوە توێش بوو پێ دوای ئەمزارە ژمارەی دەنگەکان زۆر کەمتر دەبێت گەر کۆدەنگی نیشتیمانی لەسەر نەبێت ئەگەر کۆدەنجی نیشتیمانی بە تەکید زۆریش کەمتر دەبێت یعنی قەنەعەت ومایە تەجاوزی 50 نەکە 150 نەکە ئەنی مەترسیەوەیە کە نەگات بە 150 بە بۆ چوونیەوە خۆی ئەسباب زۆرە خۆی هەموو ملەتی کورد بە هەموو چین و توێژەوە بە هەموو حیزبی سیاسیەوە بە هەموو خەڵکەوە لەگەر دەوڵەتی کوردستانە بەبێ قەید و شەرت بەڵام ئێستا بڕۆ لە جادە بپرسە لە خەڵک بپرسە خەڵک چۆن جواب دەداتەوە خەڵک ئەسڵەن گاڵتەی بە ئیشەکەی دێت دەڵێ من نانم نییە معاشم نییە ئاوم نییە کارەبام نییە هیچم نییە دەوڵەتێک دروستکەم تاریکستان بێ جنوبی سوودان دروستکەم خەڵک وا جواب دەداتەوە بەڵام لەگەر ئەوەشدا ئێمە نابێ بچینە ژێرباری ئەو قسانش چونکو فرسەتێک بۆ ئێمە هەرکەوتووە فرسەتەکەش ئەوەیە ئێمە دەبێ ئەو دەوڵەتە وەختی هاتووە کورد چیدی ژێردەست نەبی کورد دەوڵەتی سەر بەخۆی خۆی هەبێ بەڵام ئەو دەوڵەتە بیتە مایەی خێر و خۆشی و ئازادی بۆ ملەتی کورد نەک بیتە مایەی عەزاب و تەنگەژە و ئەم جۆرەشتانە لەبەر ئەوە کۆدەنجی نیشتیمانی زۆر بە زەرور دەزانم هەتا کورد و بتوانی لەگە جادە قسە بکەی لەگە خەرکی تر قسە بکەی و ئەهەمیەت یاخۆت گرنگی ئەم پرۆسەیە لە خەڵک بگەینی بۆ ئەوەی خەڵکەکە بەڕێک و پێچی بێتە سەر سندوق و دەنگ بدە بە سربەخۆیی دەنگ بدە بە دەوڵەتی کوردی ئەمە سوسە بنچینەکانی بڕەوەنە بەڵام بەو وەزعی ئێستا کە بەڕاستی ئەو قەیرانە سیاسی لە وڵات هەیە قەیرانی دارایی لە وڵات هەیە دەبێ هەوڵ بدرێ ئەمانە نەمینێن پەرلەمانەکەت هەیە کە مەرجەعە ئیش ناکە دەبێ ئەو پەرلەمانە بگەڕێتەوە ئیش بکە ئەمانە دەبنە بنچینەی دروستکردنی بنچینەی ڕیفراندۆم بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەڵێ سپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێزت کاک شوان ئەگەر بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە کۆمیتەکە پێشتر بەڕێزت بە ڕوونی وەڵام دەدامەوە پێ دوایە ئێستام کۆمیتەیەکە پێکاتووە کە بەشێکی لایەنە سیاسەکان تێدا بەشدارین نوێنرایەتی هەموو خەڵکی کوردستان دەکات و پێ دوایە شەڕیەتی هەیە وەڵا بە کورتی کا حەچیم ئەم کۆمیتەی کە پێکاتوە کۆمیتەی حزبەکانە نەک کۆمیتەی هەرێمی کوردستان بە معنای ئەو حکوومەتە منتەخەب و هەڵبژێردراوەی کە هەیە ئەگەر تەنانەت کۆمیتەی حزبەکانیش بی کۆمیتەیە کە نەقس و کەم و کوڕی هەیە لە بەرەوەی کۆمەڵێک حزب تا ئێستا نوێنەری تێدا دیاری نەکردووە و تێدا مەوجود نییە نەدەبووە تا گفتوگۆی فەرمی لەگەڵ ئەو لایەنانە کرابایە و ڕایان وەرگیرابایە ئەو کۆمیتەیە هەنگاوی بەرەو دەرەوە نابایە جا ئەگەر کۆمیتەی ئەحزابیش بی هەر کۆمیتەیەکی بڵێن ناقیسە بە پێچەوانەوە کە کۆمیتەی حکومیش نییە کەواتە کە کۆمیتەیەکی حکوومەتیش نییە حکومی کەواتە ئەو کاتەش ئەوە خۆی لە خۆیدا کەم و کوڕیەکی تر خەلەلێکی تری زۆر گەورەترا لەبەرەوەی ئێمە هەموو حزبەکان لە هەرێمی کوردستان دەمێکە خەبات لە پێناو بەدیهێنانی پەرلەمان و حکوومەتدا دەکەین وەلەو پێناوەش بەشداریمان لە هەڵبژاردندا کردووە تا حزبەکان
هەموو شتەکانی حزب ببینە ناو حکوومەت و پەرلەمان ئەگەر خزمەت بی لەو ڕێوە خزمەت بکەین ئەگەر ممارەسەی کۆمەڵێک قودرات بی کە پێمانە لەوێوە ڕای بنوێنین لەوێوە لە ڕێ نوێنەرەکانمانەوە ئەو خزمەتانە بکەین ئەگەر حزب ڕایەکیشی هەبێ دەکرێت لە ڕێی پەرلەمان و حکوومەتەوە ببێتە نوێنەر دەوری خۆی ببینی بەڵام زۆر بەداخەوە ئێستا ئێمە خاوەنی حکوومەت و پەرلەمانین بەڵام ئەو کۆمیتەی کە هەیە نە کۆمیتەی حکوومەتە نە کۆمیتەی پەرلەمانە ئەوەش بەڕاستی خەلەلێکی گەورەی یاساییە و تەنانەت سیاسیشە و مێژوویشە. بەڵێ زۆر باشە بەوەی کە بەرز دەبووە ڕاوێژ بە کەواتە بەو پێوەرە بەڵێ فەرمو کەواتە بەو پێوەرە ئەگەر ئێمە دەڵێن حکوومەت و پەرلەمان لە هەرێمی کوردستان نوێنەری گەل و میلەتن سەرداری گەل و میلەتن هەموو شتێکن ئەوە ئەو کۆمیتەیە بەدیل و ئەلتەرناتیڤی حکوومەت و پەرلەمان نییە و دەور و ڕۆڵی حکوومەت و پەرلەمان نابینی کەواتە ئەوە بەڵێ کەواتە نەکراوەتە بەدیل بە بۆ چوونیەوە ئەوەی کێستا پەرلەمان کە بەڕێز دەڵێت ڕۆڵی نییە حکوومەت ڕۆڵی غایبە لەم کۆمیتەیە ئەمە وەکو بەدیلێک نییە بۆ دامەزراوەکانی هەرێم خۆی لە خۆیدا لە ئێستادا ئەو ئەزمە سیاسیەی یا ئابووری و یاسایە کە لە هەرێمی کوردستان دروست کراوە ئەسڵەن خەڵکێک ئەوەندە بێ ئەمەڵ دەبێ هەندێک جا دەڵێن نەک کۆمیتەیەکی ئاواکاتی بەڵکو دەڵێن پێویستە ئەنجومەنی سیاسی پارتە سیاسەکان پێبینین بۆ لە سۆنگەی ئەوەوە کە بەڕاستی ینی هەژمونی حزب یا حزاب زۆر زاڵە بەسەر دام و دەستگا شەرعی و منتەخەبەکانی هەرێمی کوردستان وەکو حکوومەت و پەرلەمان و ئەوانە بێئەمەل دەبن هەندێک جار دەڵێن مادام بە کردار دەور بۆ حزبە بۆ ئەحزابە ئەوان موسەیتیر و مهەیمینن پێویستە هەر بە کرداریش ئەنجومەنێکی پارتە سیاسەکان لە جێی پەرلەمانی شەبی بەڵام بەڕاستی ئەوە لە ڕوانگەیەکەوە ڕاستە کە حزب تا ڕادەیەکی زۆر لەلای هەموو حزبەکان زاڵە بەسەر پەرلەمان بەسەر حکوومەت بەسەر نوێنەرەکانی خۆیان لە نێو حکوومەت و لە نێو پەرلەمان بەسەر فراکسیۆنەکانیاندا بەڵام لەو ڕۆژەوە کە ئێمە خەباتمان لە پێناوی بەدیهێنانی حکوومەتێکی مەدەنی و پەرلەمانێکی مەدەنی ینی ممەثیلدا کردووە ئەوە زۆر هەڵەیە زۆر گەڕاوە دواوەیە ئەگەر وابی ئەمە دەگەڕێنەوە پشتەوە دەگەڕێنەوە حکمی میلیشیات میراتگەری سولتەنیزمی ئەوەش بەڕاستی دەکەوینە ژێر پشتسیار نابێ قەت بچینە ژێر ئەو بارە بەڵکو هەمیشە لەگەڵەوە دابین با لە نێوڵات حزب هەبی کرۆکی یعنی حکوومەت و پەرلەمان بی بەڵام وەکو جەمبەی یاسایی وەکو ئەوەی کە کارایە فعالە ئەوە پێویستە حکوومەت بی و پەرلەمان بی کە نوێنەری هەموو خەڵکیشی تێدایە جا کامە زیاتر دەوری دیت خزمەتی کرد بە حزب بە کەسەکان هەموو جارێ بە ئەوان نۆژەن ببنە و ڕۆڵ و ئەوان بی وە دەوریان پێ بدرێ نەک حزبێک نەک دوو حزبێک خەڵک بیەوێ یان نەیەوێ حتا کۆمەڵی ئیسلامیش بی بۆ نمونە خەڵک بیەوێ نەیەوێ بەڵام هەر سوور بینا با پێوەرەکە یعنی خستکردن بی با پێوەرەکە پەرێز بی با پێوەرەکە شاهێدانی خەڵک و دەنجی گەل بی. بەڵێ سوپاس دەکەم کاک نەسوڵا گەر بگەڕێم وەلای بەڕێزت بەڕێز بۆ کۆندامێکی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کەوتت بەم پرۆسەیە ڕیفراندۆم سەرکەوتو نابێت گومانت لەوە هەیە کەم پرۆسەیە بۆ سربەخۆیی نەبێت بۆ داپۆشینی گەندەڵی و کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بەکاربهێنرێت؟ وڵا ئەوە ماوەیە کە طبعاً ئەم دەنگۆی ڕیفراندۆم و ئەوانە هەیە و ئەمە بەڕاستی خۆمان لەگە ڕیفراندۆمین ئێمە و بە هەر شێوەیەک بی ڕیفراندۆم حەقەکی شەرعی خۆمانە دروستکردنی دەوڵەت حەقەکی شەرعی خۆمانە چونکو وا ئەزانم لە هەتا ئێستا لە جیهانە هیچ ملەتێک نەماوە دەوڵەتی نەبی تەنها ملەتی ئێمە نەبی ملەتی کورد نەبێ ئەمە حەقێکە و پێویستە ممارەسە بکرین بەڵام کە تۆ دەتەوێت ممارەسەی ئەو حەقای بکەیت دەبێ بەڕاستی پێوەرەکانی باشت هەبێ دەبی بە گوێرەی پێوەری نێو جیهانی خەڵک چۆن ڕیفراندۆمەکە بەو پێوەرانە بیکەی
ئەتۆ نابێ پەرلەمانێکی مردوت هەبێ و بچی دژنە لە حیزبەکان دروستکەی و مع العلم ئەو پەرلەمانە هەڵبژێدراوی ملەتێکە ملت دەنجی پێداون ئەوانە مەرجعی خەڵکن ئەتۆ پەرلەمانت نەبێ و پەرلەمانت هەبێ پەرلەمانەکەت بێڕوح بێ مردوو بێ بچی لژنە لە حیزبەکان دروستکەیت بۆ ئەگەر پەرلەمانەکەت کارابی هەر لەو پەرلەمانە لژنە دروست دەکرێت لژنە دروست دەکرێت بۆ ڕیفراندۆم ئەمما بەنسبەت مەسەلەی ڕیفراندۆم من بە حەقەکی شەرعی خۆمانی دەزانین و پێویستە جوهدی باش سرفکەین نازیحیکەین بەڵام من تێناگەم ئەگەر تۆ بتەوێ ڕیفراندۆم بکەی چۆن چارەسەری قەیرانی سیاسی ناکەی ئەگەر تۆ بتەوێت دەوڵەت دروست دەکەی چۆن دەبێت تو خەڵکێک بەشداری وەکو پێویستێدانەکە ئەمە بەڕاستی ئەمە هەموو پرسیارە و هیوادارم سەرکردایەتی کورد هەموو لایەنەکان بگەنە نەتیجەیەکی باش بۆ ئەوەی ڕیفراندۆمەکە سەر بخەن چونکە ڕیفراندۆممان ئەگەر کرد و سەرکەوت و نەبووین ئەوە خۆی دەبێت جارێ بەلایەنی کەمەوە 10 ساڵی تریش لێ خوڕین اینجا باسی ڕیفراندۆم بکەینەوە. بەڵێ زۆر بە کورتی دوا پرسیارم سەباردەوەی کە وتت ڕیفراندۆمەکە یارێن دەبێت پێی پێوەرە نەوەدەوڵەتەکان بێت لە ئێستادا و ئامادەکارانی کە دەکرێن بۆ ڕیفراندۆم پێ دوای لە سەڵات چەندی پێوەرە نێودەوڵەتەکان ڕەچاوکراوە لە ڕیفراندۆمەکەی هەرێم لە ڕیفراند یەک لە پێوەرە هەرە گرنگەکان پەرلەمانە مەسەرەن ئێستا ئێرلەندا کە کردی یەکەم جار چوو بۆ پەرلەمان لەوێ کردیان یعنی لەوێ موافقیان وەرگرت و لەوێ قانونیان دانا و لەوێ هەموو یاسایەکانیان ئەوە کرد هەتاکو دەست ڕیفراندۆمەکەیان کرد لەگەر ئەوەش سەرکەوتو نەبوو بەڵام ئێستا بەنسبەت ئێمەوە ئەتوو باشە چ بە خەڵک دەڵێت چ بە ئێس بجیهان دەڵێت چ بە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و ئوسترالیا و ئەمانە دەڵێ وەڵام من پەرلەمانم پێ زیندوو ناکرێتەوە و دەمەوێت ڕیفراندۆمیش بکەم بەڕاستی ئەمە شتێکە یعنی هەر خەڵک وەکو بڵێ گاڵتەت پێکە بەڵێ سوپاس دەکەم یعنی تۆ دەتەوێت شتێکی دیموکراتی پرۆسێکی دیموکراتی بچێرا پرۆسێکی دیموکراتی کەچی ڕۆحی دیموکراتی نییە ئەوێ مەسەلەکان ئەوزە لەبەرەوە دەبی قیادەکەمان وشیار بێتەوە بەڕاستی قیاداتی کوردی وشیار ببنەوە بزانن چۆن ڕیفراندۆمەکەن بزانن چۆن کۆدەنجی سیاسی کۆدەنجی نیشتیمانی کۆکەنەوە بۆ ڕیفراندۆم اینجا بێن هەنگاوی ڕیفراندۆم بنێن و هەتاکو ڕیفراندۆمێکی سەرکەوتو بەڵێ سوپاس دەکەم کاکشوانی و خولەکیش بۆ بەڕێستان پێتان وە بەم ئالێتی ئێستا کە زەمینەی ناوخۆی لەبار نییە هەرێمایەتی نێودوڵەتیان پرۆسێ سەرکەوتو بێت چێ ئەلۆ وڵا قەتع بوو بوورەکە ئاچیمەگە دووبارە بکەیت بەڵێ زۆر بە کورتی پێ دوایە بەم شێوازی ئێستا پرۆسەکە سەرکەوتو دێ بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە کاکشوان وەڵا بە کورتی من ناڵێم نسبەی نەجاع بەدەستەوە ناینێ ئەنجامدانی ڕیفراندۆم بەڵام بەو شێوەیە کە بڕوە لەوانەیە نسبەی نەجاع بەدەست نینی و ئەگەر بەدەستیش بینی زۆر کەم بێ و کاتە شەر خۆش نییە بەهەرحاڵ کێشەکە لەوەی نییە کە سەدا 69 دینێ ئەوە گەورەترە کە خوا نەخواستە ماڵی لایەنەکان و خەڵک ڕێک نەبی و خەڵک برسیبی و خەڵک تێر و تەژی نەبی و پەرلەمانیش لە کاردانەبی پێویستە هەموو ئەوانە چاک بکرێت. بەڵێ زۆر سوپاس بۆ ڕێک لە بەرەزان شوان ڕابەر ئەندامی سەکرێتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو هێروا بەڕێز نەسروڵڵا سورتی ئەندامی سەکرێتیەتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.